لە ساڵی 2021دا زۆرترین بارگرانی دارایی خراوەتە سەرشانی هاوڵاتیان بە تایبەت پێدانی سێکتەرە جیاوازەکان بە کەرتی تایبەت و زیادکردنی باج و ڕسوماتەکان لە کابینەی نۆیمی حکوومەتی هەرێم لە ماوەی دەستبەکاربوونی کابینەکە تاکو ئێستا زۆرترین بڕیار کە دەرکرابێت دروستکردنی بارگرانی بووە لەسەر هاوڵاتیان پەرلەمانتارانیش پێیان وایە کابینەی نۆیەم هیچی لا کارنامەکەی جێبەجێ نەکردووە بچووکترین ئەرک کە دابەشکردنی موچەیە ماوەیەکی زۆر دەخایەنێت و هەر ڕۆژێکیش چین و توێژێکی جیاوازی کۆمەڵگا لەسەر شەقامەکان دەبن بۆ داواکردنی مافەکانی خۆیان. ئەتوانین بڵین هەر هیچ لە کارنامەکە جێبەجێ نەکراوە. ئێمە بینین بەردەوام کێشە و ناڕەحەتی هاوڵاتیان هەر ڕۆژەی چین و توێژێک دێنە سەر شەقامەکان و داوای مافی خۆیانەکەن لە ماوەی ڕابردووە بینیمان. ئەگەر کابینێکە کابینێکی باش بێ ئەم ناڕەزایەتیە ڕوونادا. کێشەی گەورەی دابەشکردنی موچە هەیە لە کاتێکا کە پسپۆڕانی ئابووری و دارایی و ئێمەش وەکو چاودێری وەزارەتی دارایی و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەزانین کە داهاتی ناوخۆ و ئەو داهاتی کە با بڵین لە فرۆشتنی نەوت و ئەو مەبلەغە پارەی کە هاوپەیمانانە نێرن بەشی دابەشکردنی موچەکە بەبێ لێ بڕین و لە کاتی خۆیان بەڵام ئەبینین 20 ڕۆژ ئەخایەنێ 22 ڕۆژ ئەخایەنێ هەتاوکو موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. توێژەرێکی کۆمەڵایەتیش گۆڕانکاری خێراکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بە هۆکاری سەرەکی دروستبوونی کێشەکان دەزانێت لە پاڵ ئەوەشدا هۆکاری سیاسی و قەیرانی دارایی بە هۆکارێکی تر دەزانێت لە دروستبوونی کێشە. دامانی کۆمەڵگا تووشی شۆک بوون بەرامبەر بە ڕوودا و دیاردەنوێیانەی کەوا لە جیهانی دەرەوە هەیە لە جیهانی ڕۆژئاوا هەیە بەرامبەر بە جیهانی تازەی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی لە پاڵ ئەمەشدا بێگومان هۆکاری تریشمان هەیەکەوە هۆکاری لاوەکینە ڕۆڵیان هەیە لە زیادبوونی کێشە خێزانیەکان ئەوش هۆکاری سیاسیە بەڵام ئەم هۆکارەتوانم وەکو هۆکارێکی زۆر لاواز و لاوەکی کەوا ئەمە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی کێشە گرفتە خێزانیەکان لەناو کۆمەڵگەی کوردیدا. لە ساڵی 2021دا هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر تووشی چەندین کێشەی جۆر بە جۆر بۆتەوە کێشەی گرانی بنزین و گرانی نەوتی سپی و دابەژنەکردنی نەوتی سپی و بێئاوی و خراپی کارەبای نیشتیمانی و هاتنەوەی زۆری پارەی کارەبای نیشتیمانی و پارەی ئاو ئەمە جگە لە زیادکردنی باجی گومرگەکان کە بە شێوەیەکی بەرچاو کاڵا و شتومەکی ناوخۆیی نرخیان بەرز بۆتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.